ئەم کاتتان باش من دکتۆر عوسمان ئەورامی لە کۆلیجی زانستان دازای ئەلکتریکاڵیەکان ئەمڕۆ باسی دارێکی ترتان بۆ ئەەکەین ئەویش داری واشنتۆنیایە. واشنتۆنیا یەکێکە لەو دارانەی کە لە خێزانی دارخورمایە واتە پاڵماسیەیە. دوو جۆری هەیە، جۆریتان قەدباریکە و بەرگەی زیاتر گەرما ئەگرێ، جۆرێکیشیان قەد ئەستورە کە بەرگەی سەرما و گەرما بە شێوەیەکی مامناوەند ئەگرێت. بەرزی ئەم دارە نزیکەی 20 مەتر بەرزە بێتەوە، تۆوێ دروستەکە لە شێوەی هێشووی دارخورما کە ئەتوانین بەوەی ئەو تۆیەوە ئێمە دارەکان زیاد بکەین. لە هەمان کاتە ئێمە ئەتوانین هەڵپاچین بۆ ئەو گەڵایانە بکەین کە ئەکەونە بەشی خوارەوەی تاجی دارەکە و وشکە بن بۆ ئەوەی بە جوانتر باشتر گەشە بکات. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم دارە ئەوەیە کە بەرگەی هەموو جۆرە خاکێگەگرێ، بەرگەی ڕەشەبا ئەگرێ لە وڵاتانەی کە ڕەشەبایان زۆرە و لە قەراق دەریاکانەوە ئەڕێنرێ، چونکە بەرگەی زریانی بەهێز ئەگرێ. لای خۆشمان ئەتوانین بەکاری بێنین کە لە زۆربەی پارک و بلوارەکانە بەکارهێنن. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە لەبەر ئەوەی کە ڕووبەرێکی زۆر داگیر ناکە، ئەمە توانین لە حەوشەی ماڵەکانیشان بەکاری بێنین و کە هەم واجهەی ماڵەکەمان بۆ ناگرێ، هەم جوانیەک بە خانۆکەمان ئەدا. یەکێک لە سیفاتەکانی تری ئەوەیە کە بەرگەی گەرما ئەگرێ، بەرگەی بێ ئاوی ئەگرێ. ئەمە ئەتوانین لە هەفتەیەکە 2 جار ئاوی بدەین بۆ ماوەیەک، دوایەوە توانین ئاوی نەدەین، خۆی گەورە بێ بەبێ ئاودان ئەتوانین گەورەی کرد.